کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە دوو کاندید و لە دوو بازنە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دەکات. کاندیدێکی کۆمەڵی دادگەری لە بازنەی سەی خۆر ئاوای هەولێر دەڵێت دەبێت هاوڵاتیان لە گۆڕانکاریەکانی پرۆسەی سیاسیدا بەشدار بن و دەنگ بەو کاندید و کەسایەتیانە بدەن کە ئێستا و ڕابردویان ڕوونە و سەلماندویانە لە بەرەی داخوازیەکانی خەڵک بوون. ئەو دەرفەتی کە لە بەردەستایە ڕۆژی دەنگدان بچۆ بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا بکە، چونکە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی زۆر گرنگە کە دەسەڵاتەکان یەکسانە بنەوە، دەسەڵاتی هاوڵاتیەکی ئاسایی یەکسان لەگەڵ دەسەڵاتی سەرۆک کۆمار لەگەڵ دەسەڵاتی سەرۆک وەزیران ئەو بۆی هەیە یەک دەنگ بە ئەمیشەر بۆی هەیە یەک دەنگدا، کەواتە با بچێ بە ئیرادەی خۆی، هاوڵاتیان پێویستە بچن بە ئیرادەی خۆیان و بە قەناعەتی خۆیان کەسانێک هەڵبژێرن کە ئەزانن ڕاستگۆن لەگەڵیانە، خیانەتیان لێ ناکەن، خەمخۆری میلەتەکەیانن و تاقیش کراونەتەوە. ئەوەی کە لە ئەرسەر شانیان بووە نوێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان بە دڵنیاییەوە لە بەرەی جەماوەر بوون، دژی گەندەڵکاران بوون و دژی ئەو ستەمەی بوون کە لە هەوڵاتیانی هەرێمی کوردستانە کرێ و ئەمان توانیویانە چاودێرێکی باش بن بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکانی ئەوەی کە لە عێراقە ئەو بڕگە و مادانی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان، کەواتە ئەمان ئەگەر ئەو ژمارەیەیان زیاتر بێ بە دڵنیاییەوە ئەتوان کاری باشتر بکەن و ئەتوان زیاتر لە خزمەتی جەماوەرەکەی خۆیان هەبن. کادیرانی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر دەڵێن شانازی بە بەشداری لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەو کاندیدانە دەکەین کە ڕابردویان ئاوێنەی داهاتویانە و جێی متمانەی هاوڵاتی و دەنگدەرانن. ئێمە پێشگیری کاندیدەکانمان دەکەین و هەوڵ دەدەین بۆ سەرخستنیان و داوا لە جەماوەر دەکەین کەوا دەنگ بە کاندیدەکانمان بدەن، لەبەرەوە لە ڕابردوودا ئێوە شاهیدن کەوا کاریان کردووە لەبەری خەڵک بووینە و داوای مافەڕەوەکانی خەڵکیان کردووە، بۆ ئینشاڵڵا ئەو جارەش هەر بە گروتینێکی زیاترەوە وعدمان داوە ئێمە هەتاما بین لە بەرەی خەڵک بین، لە بەرەی حەق بین، بۆ ئێوە باش دەزانین کەوا خەڵک دەنگەکانی خۆیان زانەکە دەنگ بە کاندیدەکانمان بدەن بۆ ئەوەی سەرکەوتنی زیاتر ئینشاڵڵا بەدەست بێنین. لەگەڵ نزیکبوونەوە لە ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران حزب و لایەن و کاندیدەکان بانگەشە بۆ خۆیان دەکەن و داوا لە هاوڵاتیان دەکەن دەنگیان پێ بدەن. لەم نێوەندەشدا کاندیدانی کۆمەڵی دادگەری داوا لە هاوڵاتیان دەکەن لە کاتی چوونە سەر سندوقەکانی دەنگدان هۆشیارانە بڕیار بدەن تاوەکو ئەزمون و دەسەڵاتی ئەو لایەنانەی هەردەم بەرژەوەندی حیزبیان خستۆتە پێش بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی دووبارە نەبێتەوە.